تەواو ئەو کاتان باش بە ناوی خوای گەورە و میهرەبان. دوای ئاگادارکردنەوەمان لە بەشی ئۆپەرێشن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە گەشتیارێک بە ناوی کامەڕان مەحموود ڕۆژی پێنجشەم لە فڕۆکەخانە گەشت دەکات لە هەولێرەوە بۆ وڵاتی ئەڵمانیا و ئەم گەشتیارە بە بەهێڵی ئاسمانی ئور ئەڤیشن کە بریکاریان فلای ئەربیلە لە هەولێر و ئەم گەشتیارە خاوەن پێداویستی تایبەت بووە و بڕی 150 دلاری لێوەرگیراوە. لە زۆر شوێنەکان باز لەوە کرا کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەم ڕەپارەی وەرگرتووە کە لە حەقیقەتدا ئەمە دوور بووە لە ڕاستی و دوای ئاگادارکردنەوەمان هەڵساین بە دروستکردنی لێژنەیەک بڕیاردان بە دروستکردنی لێژنەیەک بە دوواداچوون لە بۆ ئەم بابەتە بکاتن کە بزانین چۆن و بۆچی و چییە ئەم ڕەپارەی لە گەشتیارەکە وەرگرتووە. دەرئەنجامی لێژنەکە ئەوە بوو کە گەشتیارەکە دەبووە لە کاتی کڕینی پلیتی فڕۆکەی گەشتکردن داوای بکردبایە کە ویلچەری پێویستە لەبەری خاوەن پێداویستی تایبەت بووە بەڵام ئەو کارەی نەکردووە. لەم حالەتانەدا کە گەشتیار ئەو داواکاریە یاخود کە لە کاتی پلیت کڕین ئەو داواکاریە ناکاتن کە هاتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر فڕۆکەخانە بە کۆمپانیای خزمەتگوزاری ڕادەسپێریتن کە ئەم کارە ئەنجام بداتن و ئەم کارە ئەگەر ئاگادار نەکراوە بەرامبەر گوژمەک بەپارەیە بەڵام ئەو گوژمە پارەیە گەشتیار نابی بداتن بە هیچ شێوەیەک ئێمە قوبڵ ناکەین گەشتیار ئەم گوژمە پارەیە بداتن دەبی هێڵی ئاسمانی ئەو گوژمە پارەیە بداتن بەڵام بریکاری هێڵە ئاسمانیەکە گەشتیارەکەی ناچار کردیە کە ئەو گوژمە پارەیە بداتن. بۆیە دەرەنجامی لێژنەکە و دوای ئەوەی لێژنەکە بڕیاریدا کە غەڕامەی کۆمپانیای ناوبراو بکرێت و بەڵێنامەی لێ وەردەگیرێت کە ئەم حالەتە دووبارە نەوێتەوە و هەروەها کۆمپانیا ئیجبار بکرێت کە ئەو گەشتیارە بڕی چەندی پارە لێ وەرگیراوە لە گەشتیارەکە بدرێتەوە گەشتیارەکە و ئێمە وەک بەڕێوەبەراتی گشتی فڕۆکەخانە بە دوواداچوون لەگەڵ گەشتیارەکە دەکەین تا دەگاتە مافەکەی خۆی و هەروەها بە فرسەتی دەزانم ئەوڕۆ لە ڕاگەیاندەکان باسی بکەین کە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر یەکێکە لە فڕۆکەخانە هەرە گرنگەکان عێراق و بەپەی هەڵسەنگاندنی سوڵتەی طەیران مەدەنی عێراقی کە کرایە بۆ ساڵی 2020 لە ئاستی گەشتیاردا و گەشتکردن دووەم فڕۆکەخانە بووین لە ئاستی عێراق و یەکەم فڕۆکەخانەش بووین لە ئاستی کارگۆ. زۆر سپاس لەوە هەملایەک. بە عربیەکەش بیرە وڵامت دەدەمەوە. تلقينا أمس خبرا من قسم الأوبريشن في مطار أربيل الدولي بأن هنالك حالة من مسافر اسمه كامران محمود يسافر من مطار أربيل الدولي إلى مطار نيوشن. وهذا المسافر معوق يحتاج إلى عدة عمليات إجرائية حتى يستطيع الوصول إلى الطائرة ولكن تلقينا أن هذا المسافر قد شركة الطيران العاملة في مطار أخذت مبلغ من المسافر 150 دولار أمريكي. فقمنا بتشكيل لجنة تحقيق من وأين ومتى ومن قد أعطي هذا المبلغ حتى نقوم بالإجراءات القانونية اللازمة. وبعد إجراء التحقيق الكامل في هذا الموضوع والتأكد من جميع الأقسام التي لها علاقة بهذا الموضوع فإن الشركة العاملة في مطار هي التي قامت بأخذ هذا المبلغ من المسافر. ونحن قررنا كإدارة مطار أربيل الدولي بتغريم الخطوط الجوية العاملة في مطار أربيل وأخذ تعهد بعدم تكرار هذه الحالة. في حال تكرار هذه الحالة سوف نقوم بإبلاغ سلطة الطيران المدني لأخذ إجراءات اللازمة. مع شكر جزيل. وأريد أن أعلن من مطار أربيل الدولي أن بموجب تقييم السلطة الطيران المدني العراقي التي قيمت المطارات في العراق أن مطار أربيل الدولي يحتل المرتبة الثانية من عدد المسافرين وعدد الرحلات القادمة والمغادرة منها. ويحتل مطار أربيل الدولي بالنسبة لحركة البضائع يتصدر المطار أربيل الدولي أي أن المطار الأول بالنسبة لمطارات العراق في الذهاب وإياب البضائع. شكرا جزيلا. سەبارەت ئەو غەڕامەی کە هێڵە ئاسمانیەکەمان کرێت بڕی 2500 دلارمان غەڕامە کردیە و بەڵێنامەشمان لێ وەرگرتیە و سەبارەت بە ژمارەی گەشتەکانی هاتووان و دەرچوان لە فڕۆکەخانەی هەولێر نزیکەی ڕۆژانە نێوان 39 تا 43 گەشتمان هەیە.
لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لە پرسیاری کۆتاییەکەت دێمەوە پرسیاری پێشەچیت ئەو حالەتانە حالەتی چەک لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر نەبووە و هەش بیتن یەکسەر دەگیرێتن دەست بەسەردا دەگرێتن و تەسلیمی جیهازی ئەمنی دەکرێتن سەبارەت بە مادە هۆشبەرەکانیش لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر هەبووە ویستیان دەربازیکەن نەک بێتن ناو فڕۆک ویستیان دەربازیکەن لە فڕۆکەخانە بەڵام دەستی بەسەردا گیرا و ڕەوانەی دەرگاکراوە داهاتی ساڵانە دوای باشیوت کرد دوای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا سویەکی هەشت فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کرایتەوە با بگەینە سویەکی هەشتی ئەو ساڵەکە بە دیار دەکەویتن چەندان زەرەر کردیان ئەو تەکسیانەی کە لەنێو فڕۆکەخانەدان کە هاوڵاتیان لە گەشتیاران دەبنەوە نرخی کرێکانیان دەتوانن دەهێنێک تەکسی دەوێت بۆ کارەکە چییە؟ ڕاستە لە وڵاتانی دیکەش تەکسی تایبەت هەیە لەنێو فڕۆکەخانە بەڵام نرخی کاریان بەو شێوەیە نییە ئایا ئێوە ڕێتا پێداون یاخود ئەو کۆمپانیانە خۆیان سەربەسە نرخەکە دیار بکەن ئەوە بەپێی گرێبەستی نێوان فڕۆکەخانەی هەولێر و کۆمپانیای تەکسی کە تەکسیەکانی فڕۆکەخانە گەشتیار دەگواستەوە یەک لە بەرگەکان دەبا بوو تەکسیمەتر دابدرێتن بەڵام تەکسیمەترەکە دانەندرایە بەدوەدا چون هەم لە لای فڕۆکەخانە نەبووە هەم کۆمپانیاکەش بە هەندوەری نەگرتیان بەڵام ئێمە زەختمان کردووە لە فترێکی نێزیکدا تەکسیمەتر دادەندرێتن تا گەشتیار کە سواری تەکسی بیتن بزانی لە چەندی دەست پێ دەکاتون بە چەندیش دەگاتە فڕۆکەخانە خزمەتگوزاری بوو خاوەن پێداویستی تایبەتەکان بە تایبەت لەنێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەشێک لەو چەشنە هەیە بۆ حاڵەتی لەم جۆرە دووبارە نەبێت تایبەت لە بینی لە وڵاتانی پێشکەوت و خزمەتگوزاری تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتەکان بوو لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کاری جیاوازمان هەیە بۆ ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن ویلچەری تایبەت هەیە ستافی تایبەت هەیە لە جەوازات بە تایبەتی دەڕواتن لە ئاسایش بە تایبەت دەڕواتن وەکە لە بۆ ناو فڕۆکەش دەڕواتن بە نازناوەکەی با پێبرین وەکو مەسعەدێکی متحرکە کە سواری ئەوەی دەکرێتن هەتا دەگاتە دەرکەی فڕۆکە و دەستە ناو فڕۆکە و هەروەها تا حالتی هاتنەوەش گەشتەکان بەپێی ئەو فلایت پلانی کە سکیجۆڵی لۆمان هاتیە لە دەستی فڕۆکەوانی عێراقی و هەفتانە دوو گەشتی دەبێتن ڕۆژانی سێشەمە و جومعە. أستاذ أحمد مصطفى سلمان زعترس تي في أسأل حضرتك بخصوص من تلقى جرعة اللقاح جرعتين والقادم إلى إقليم كردستان هل سيخضع إلى الفحص مرة أخرى رغم أنه هو خضع لتلقي اللقاح أولا وهناك عدد من الدول ممنوعة عدد من المسافرين ممنوعين من دخول إقليم كردستان بسبب الوضع الصحي العام في العالم هل ما زال الحظر قائم أم ألغي هذا؟ بالنسبة فيما يخص أنه الأشخاص المسافرين الذين يحملون الهوية أخذ اللقاح لحد اليوم يجب عليهم إخضاع لفحص PCR هذا بموجب قرارات وزارة الصحة حتى وأنت حتى لو ماخذ جرعتين همنا بس لازم يخضع لفحص كورونا. طيب فيما يخص الدول الممنوعة بالنسبة للدول الممنوعة اللي تدخل إلى العراق بصورة عامة هي دولة الهند لحد الآن ولم يصلنا أكثر من دولة الهند فقط دولة الهند. أما النقل الداخلي ألغي الفحص؟ النقل الداخلي قبل 4-6 أشهر ألغي الفحص. أستاذ مصطفى السمراء من مناسك لا أسألك عن تأثيرات الوضع الأمني والضربات السابقة اللي تعرض لها المطار الأرضي، هل كانت هناك خسائر وماذا عن إجراءات جديدة خصوصا مع الحديث عن تصاعد الهجمات في الفترة الماضية؟ المطار أربيل الدولي القسم المدني لم يصل بأي أذى وقمنا بالحالات السابقة التي جرت بإغلاق المطار عدة ساعات قليلة ولكن بعد ذلك مع الخطوط الجوية التي تأتي إلى مطار أربيل قد نظمنا الجدول وعوضنا الرحلات التي فقدناها. هل هناك خسائر كانت يعني سجلتم خسائر في بعض الشركات؟ احنا بالنسبة عوضنا الخسائر اللي كانت موجودة بالنسبة للشركات اللي تضرروا على هذا الموضوع. أهلا وسهلا. أهلا وسهلا.